ئەوەی کە زۆر منی نیگەران کردووە ئەم ئاڵایە هەر شوێنێک هەر دام و دەستگایەک هەر پرۆژەیەک هەر کەرتێکی تایبەت لە هەر شوێنێک پێویستی بە ئاڵای کوردستانە من بەبێ مقابل ئامادەم بیدەمەیە ئێمە هەومان هەمیشە گوێبیستین لە تەلەڤیزیۆنەکان لە ئەعلامەکان کە جەنابی سەرۆک و براگەورە و تەواوی چین و توێژەنەکانی حکوومەت یاریمی کوردستان هەوڵ دەدەن بۆ یەکڕیزی و دروستکردنی حکوومەتێکی جوان لەسەر بناغەیەکی پتە و حکوومەتیش لە سەرەتای هەر دەستپێکێک ئاڵای پێویستە ئاڵاش یعنی نیشتیمان خاک دایک ئێمە شوێنێکی جوانمان هەیە کوردستان خوای گەورە بە جوانی دروستی کردووە کوردیش ئەوەندەی کە جوان کردووە بەڵام شتێک کە من نیگەران دەکات لە دڵەوە ئەم هەموو هاوڵاتی عێراقیە دیە کە ئێستا لەگەڵ ئێمە هاوڵاتیەکی یەک وڵاتن ئینشاءڵڵا لە ئایندە ئێمەش دەبینە وڵاتێکی ئاوا گەورە و جوان دەبینم دێن لێرە ڤیدیۆی جوان دەکەن تەسویرێکی جوان دەکەن من دەستخۆشیان لێ دەکەم کە ئەم سروشتە جوانە لە سۆسیال میدیایە ئایا بە شیمالی کوردستان شیمالی عێراق یا بە کوردستان باز دەکەن ئەوە خۆیان تەفاسیر دەکەن من حەزم لێیە وەکو کوردستان تەفسیریکەن بەڵام ئەوەی کە زۆر منی نیگەران کردووە ئەم ئاڵایە بەڵێ ئەم ئاڵایە زۆر من نیگەران دەکات چکە هەموو عەرەبەکان ڤیدۆی دەگرن کە ئەم ئاڵایە جگە لەوەی کۆن بووە جگە لەوەی دڕاوە حەزم لێ لایەنی پەیوەندیدار من ناوم سیروانە مەعمەلی قوماشم هەیە لاولێر هەر شوێنێک هەر دام و دەستگایەک هەر پرۆژەیەک هەر کەرتێکی تایبەت لە هەر شوێنێک پێویستی بە ئاڵای کوردستانە من بەبێ مقابل ئامادەم بیدەمەیە با ڕەقەمی من ناونیشانی من بنووسن بەبێ بەرامبەر ئامادەم لە یەک دانە تا 100 دانە من لە هەموو سەیتەرەکانی هەرێمی کوردستان بەدەستی خۆم ئاڵا دەبم بۆ هاوڵاتی حەرەب دێ داخلی کوردستان دەبێ یەکەمی شت پێناسەی کوردبوون و ئاڵامی پێشاندەم کە ئێمە ئەم ئاڵایە وڵاتێکە ناوچێکە و کۆمەڵێک هاوڵاتی لە ژێری دەژین و خوێنێکی زۆریان داوە کە خۆی ئاڵای کوردستان تەفاسیلێکی زۆر جوانی هەیە لە 4 ڕنگ پێکاتووە واتای ئاشتی ژیان سەوزایی گەشانەوە خوێندان و ئەم ئاڵایە کە بەم جۆرە دەبینم هەر تاکێکی کورد نەک من ئازاری پێوە دەکێشێ بۆیە هیوادارم ئێوە لە ڕێی خۆتانەوە لە ڕێی سۆسیال میدیاکانەوە هەمووتان بتوانن دەست بە دەست بیگێنن بە هەموو لایەنەکان بە هەموو جهاتە پەیوەندیدارەکان کە ئەوەی توانە شینیە پرۆژێکی ئاوە تایبەت من ئامادەم هەم لە کەرتی حکومەتە هەم لە کەرتی تایبەتە هەر قیاسێک هەر ئاڵایەکی بوێ ئامادەم وە گەورەترین ئاڵای کوردستانیشمان هەفتەی ڕابردوو ئێستا بە ڤیدیۆ لاماگەویستت دەدەمێ لە هەولێر دروستمان کردووە 47 مەتر بە 30 مەترە یەکەم جارە لە کوردستان ئاڵایەکی ئاوە گەورە بەرهەم دەهێنرێت بۆیە ئێمەشتی زۆر جوانمان هەیە بەڵام ئاڵا دەستپێک و ڕەمزیەکەمە من پێم خۆشە پێت وایە وێنەگرتنی ئەو ئاڵایە لەلایەن ئەو گەشتیارە عەرەبانە کە وێنەکەی ئەگیرێت بە چ مەبەستێکە وێنەی ئەگیرێت خۆی دوو تا پێوەەر هەیە دوو پێوەەر هەیە من ناتوانم ڕێک تەفاسیرێکت پێ بڵێم کە من ڕقم لە عەرەبێتەوە نە دوو تەفاسیر هەیە تەفاسیرێک ئەوەیە ئەوەی کە دێ شوێنەکەی پێجوانە و دەڵێ من لە کوردستانم هەندێک کەسیش دڵخۆشە بە لاوازبوونی کورد بە دڕانی ئاڵای کوردستان بە ناکۆچی ئێمە مەفروض ئێستا من لەم شوێنەیە جلی کوردیم لەبەر بێ من ئێستا لە یەکێ لە مەطعەمەکانە پێشنیارێکی جوانم پێدا وتم من دیزاینەکەت بۆ دەکەم لای من مەیکە بەڵام تیشێرتەکانت بۆ دروست دەکەم لەسەر شێوەی جەمەدانە و ئامڕازی کوردی واتە لچکی قەدیم ئەو دیزاینێکە تێدا بنەخشەندرێ هەر کەسێک کە هات بینی لێرە ڕسمی گردزانی ئەم شتەی تۆ نیشان بدە یعنی تۆ ببی بە دەستپێکێک ببی بە ڕسمێکی جوان وێنەیەکی جوان بۆ هەموو ئەوانەی کە دێن بۆ ئێرە ئەوجا یەکشت زۆر مهمە حەزەکەم زانین هەندێک خەڵک هەیە بە سوعبەت ئەو شتە دەکات بە سوعبەت ئەو ئاڵایە بەڵام ئەم ئاڵایە لەسەر ئێمە هیچ ناکەوێت لەوانەیە تێچێکی زۆر کەمی هەبێ بەڵام لە داڕشتن و لە پێوەری ئەوەدا بای دنیایەکە بۆیە پێم خۆشە هەر کەس لەبەرخۆیەوە ئاڵای کوردستان جوان بکە من ناو سەهارەکەم پڕە بۆ هەر شوێنێکی دەچم بزانم ئاڵای کوردستان تۆزێک تێک چووە بە هەدی دیدەم بە کابرای و پێش سەربەرزم شانازی پێوە دەکەم و لەسەر ڕێبازی کوردستان و لە ژێر سایەی جەنابی سەرۆک و
حکوومەت یاریمی کوردستان ئێمە توانیمانە ئەم ئاڵای ئاوە جوان بشکەینەوە تۆ خۆ دەزانی لە هەر سێ پارچەکەی تری کوردستان مەمنوعە تەنها لێرە نەبێ کەواتە ئەم ئاڵایە قەدری زۆرە نابێ بەو جۆرە بێ بەڕاستی من هاتنم بۆ ئێرە دڵخۆشی کردم بەڵام نیگەران بووم لەو ئاڵایە زۆر نیگەران بوو لە هەر شوێنێک لە هەر شوێنێکی ئەم کوردستانە و دەرەوەی کوردستانە هەر کەسێک هەر شتێکی بابەتی کوردانەی دەوێ من دیزایانی بۆ دەکەم بە هەدیە ئەوەی کە ئاڵاشی دەوێ من معمەلم هەیە بابێ لە 1 دانە تا 100 دانە دەیدەمێ یا تەلەفۆنی میلابێ بە تەلەفۆنیش پێم لە بۆی دەنێرم بەس شتێکی ئاوا خەڵک نەیبینێ طبعاً ئێمە ئەوە لێرە دەبینین ئاوا لە زۆربەی شوێنەکان هەیە لەسەر ڕێگاکان لە کۆمپانیاکان لە شەریکەکان لە شوێنە گەشتیارەکان لە دەوائیرەکان ئەمە شتێکی زۆر قورسە بەسەر تاکی کوردەوە هەمومان لە جنابی من و تۆوە تا دەگاتە گەورەترین بەرپرسمان چونکون ئەم ئاڵایە جنابی قازی دەست بە دەست کە داوێتە جنابی سەرۆک بارزانانی ئەبێ بەڕاستی بپارێزرێ ئەبێ ئەم ئاڵایە وەکو خۆی بگێندرێ بە شوێنی خۆی